یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆمەڵێک قۆناغی سەخت و دژواردا تێپەڕی بە هەوراز و نشێوی زۆر زەحمەتە تووشی مەشاکیل و کێشە و گیر و گرفتی زۆر بوو بەڵام ڕوبەڕووی هەموو تەحەدیا و ڕۆژگارەکان بووە لەو ڕۆژەی کە یەکێتی دامەزرا نەک ناحەزەکان خەڵکێک پێی وانە بوو کە جارێککە شۆڕشی کوردی دووبارە بێتەوە و لە دوای ئەو ڕووداوانەی هاتینی تیرۆریستانی داعشیش بۆ کەرکووک و دووس خورمات و سەردەم ئەو ناوچانە خەڵکانێکە بوو لایەنێکە بوو پێیوا بوو داعش دراوسەیەکی باشە یەکێتی نیشتیمانی کوردستان و فەرماندەکان و کادیرەکان و جەماوەری خۆڕاگری دووس خورماتۆ و ناوچانە بوو ڕوبەڕووی تیرۆریستانی داعش بوونەوە ئەم سیاسەتانەی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان زۆردار هەڤاڵ باڤڵ باسی لەوە کردووە بە هاش و وش و بەهات و هاوار ئێمە هەنگاوەکان نانێ تەنانەت هەڤاڵان ئەم ستۆپەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەندێک شت ڕەنبێ پێویست نەکا لێرە باز بکرێت کە لە مەوزوعی نەوت و تەنانەت بەرنامەیەک ئەجندایەکە بوو کە غازی هەرێمی کوردستانی بە نەوعێک لە نەوعەکان عەقد کرابوو کە چۆن بیبەن و بەرەو چۆ بڕوە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریەوەی داوتی ستۆپ ئێمە قبوڵیەوە ناکەین لە بەغدا خەڵکانێک پێیان وابوو یان چەند لایەنێک کە ڕێکەوتنێکیان کردبوو دەیانویست تەهمیشی دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن دەبینن کە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆسەی سیاسی هەنگاوەکان ناڕواتە پێشەوە بەش بە حاڵی خۆم ئامادەمە ببمە ئەندامێکی پشتیوانی بۆ بەهێزبوونەوەی یەکێتی نیشتیمانی بۆی ساحەکە چۆکەین کۆمەڵی خەڵکی دیکەش بێتە پێشەوە بێ ڕۆڵیان هەبێت دەبێ هەنگاوەکانمان بەوە بێ هەموو شتە تایبەتیەکانمان بەلاوە بنین لە پێناو بەهێزبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان